سلااوان لەبێت لە بەرنمەیەکی تری ئکس لەگەڵتان دەبم. ئەم جارە باس لە ئامادەکاری پارتی دیموکراتی کوردستان ئەەکەین لەکوێ لە سنووری پارێزگای سلێمانی بۆ بانگەشی هەڵبژاردن. بابزانین پارتی دیموکراتی کوردستان بۆچی لە سنووری پارێزگای سلێمانی گەشە ناکات، هۆکارەکان چی؟ لەسەرم بابەتە من میێوانداری بەڕێز ئاری هەرسینەکەم کە بەرپرسی لەقی چواری پارتی دیموکراتی کوردستانە. کاگاری بەخێر بیت. کاگاری بانگەشی هەڵبژاردن دەستی پێ کردووە. پارتیش دڵنیام ئەوێ کورسی بەدەستبێنێ، هەندێک جارەڵەن سلێمانی وەردەگرینەوە. باشە؟ پارتی بۆ گەشە ناکات و ئایا سلێمانی وەرەگرنەوە؟ وڵی ئەو دوو پرسیاری تاوان بە دوو ئاڕاستەی زۆر جیاواز لە یەک. ئەوەی پارتی بۆچی گەشە ناکات دوو هۆکاری هەیە. هۆکارێکی مۆزوعیە لە دەستی خۆمان نییە، مەسەلا بڵێن ئیرهابی فکریە و هیچ ئیدارەیەکی هیچ بڵێن قوشبنێکی ئیدارەی سلێمانی بەدەستێمە نییە. ئێمە بەشدار نین لە بەڕێوەبردننی شاری خۆمان. ئەمە هۆکارێکێتی. ئەو ئیرهابە فکریە هەیە وە چاچکەنەوە؟ ناتوانن ئەو ئیرهابە فکریە مشکلەکە ئەوەیە من بۆیە وتم بۆیە دەمجم کرد وتم ئیرهابی فکری هەیە و ئێمە بەشدار نین لە بەڕێوەبردننی شاری خۆمان. شاری سلێمانی تاگلانە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بڵێن ئیدارەکرێ کە حکمی تاکڕەویش دایم بەرەو حکوومەت نییە، بەدەست ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە. ینی هەتا من ڕێزێکی زۆرم هەیە بۆ برای بەڕێزم کاک هەڤاڵ ئەبوو بەکر، بەڵام کاک هەڤاڵ ئەبوو بەکر توانای فەرمانپێکردنی جوڵەی یەک دانە پۆلیسی نییە لە سلێمانی بەبێ ئیجازە وەرگرتن لە دەباشان و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزات کاک باوەڵ تاڵەبانی. کاتە حکوومەتی شەم دەسەڵاتی نییە؟ حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار ئەوەی کە من لە حکوومەتانیم، بەڵام ئەوەی ئێمە زانیومانە حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار کەویستێتی بڵێن زۆر پرۆژە بکە لە دەڤەری سلێمانی لەلایەن ئەو حکومە تاگڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یان ڕێگری لێکراوە. ئێستا بۆ نمونە ئەو پردەی لە هەڵەبجە یان ویسیان دروستیکەن بۆ خەڵکی هەولێر نەبوو، بۆ خەڵکی هەڵەبجە بوو. بەڵام ئەوان بە ئێوە دەڵێن دەسەڵاتی خۆسەپێن. نەنا ئەخە پرسیاری تاکڕەوی جەناب پرسیارە لە من کرد لەسەر سلێمانی. باش منی ژاڵێم ئەو دەسەڵاتی کە لە سلێمانی نەکەر پارتی جەناب دەتوانی یعنی پرسیارکەیت لەلایەنە سیاسیەکانی تر لە بزوتنەوەی گۆڕان حافظ لە گۆڕانە لێ پرسە بڵێ دەسەڵاتەکانە چین، بڵێ تۆ توانی بۆ نمونە حرەکە بە ئاسایش بکەیت، بە پۆلیسی بکەیت، ناتوانێت. ئەتوانی پرۆژەیەک ڕاگری، ناتوانی. بۆ هەولێری شەمە دروستە؟ نا، بۆ هەولێر وانە. چۆن؟ بۆ هەولێر فەرقی هەیە. ئەزانی فەرقەکە چییە؟ بەڕێز بۆ نمونە پارێزگاری هەولێر سەلاحیەتی هەیە لەلایەن حکوومەتەوە، ئەو سەلاحیەتی کە بۆی دۆکی ژراوە ئەوی سلێمانیش مەفروزە هەیبێ. لایەنیشی سیاسی ئێستا پارتی دیموکراتی کوردستان یعنی ئێمە مەکتەبی سیاسی ئێمە حەقی ئەوەی نییە هەستێت تەداخولی ئیشوکاری محافزی هەولێر یادۆ بکە. یعنی هەموو کەسەی زانێ. بەڵام لە سلێمانی وانە لە سلێمانی بە یەک تەلەفۆن کام پرۆژەی زۆر گەورەی ڕاگیرێ هەموو گۆیژیان لە توپەت کرد محافز نتوانی فزە بکە. کە گۆیژێتی سیمبۆلی هێشێکە لە سیمبۆلەکانی سلێمانی. اینجا بەشی دووهەمی پرسیارەکەی جەنابە ئەوە بووکە ئایا ئێمە سلێمانی وەرەگرینەوە. ئەزانی کاکۆڤان مستەڵاحی وەری ئەگرینەوە ئیستیلاحێکی یا دەستەواژەیەکی دیکتاتۆریانەیە. وەری ئەگرینەوە معنای من خۆم بە تاقیتنیایی بم بڕێەوە جاگەر وایە هەڵبژاردن بۆ بکەین فەرمووەرە جەنابە لەسەر کورسەکە دانیشە حکومی وڵاتە بکە. ئێمە ئەبێ بڵین بە یەکەوە ئەیبین بڕێەوە، بە یەکەوە، نەک ئێمە وەری ئەگرینەوە ئێمە کە وەرمان کردەوە یعنی بەتەنیای بێن بەڕێەوە. چۆن شتی وابێ؟ ئێمە سلێمانی تەسلیمی ئیرادەی خەڵکی سلێمانی یەکەینەوە و ئیرادەی خەڵکی سلێمانی چییە؟ ئەڵێن من ئەمنیەتمەوێ لە شارەکەی خۆمە. بۆ ئەمنیەت نییە؟ نەخێر نییە. ئەوە تا هەر کەسێک ینی بەس متابعی هەواڵەکان بکە ئەزانێ لە سلێمانی چی یەکگوزەرێ، یعنی کوشتنی ئینسانێک و ئەو خواردنەوەکو یەک وایە. چۆن؟ ئەی ئەوە نەبوو ئەی نەمان بینی یعنی چای چێک لەسەر قسێک تۆ فیشە یەک فیشەشی پیۆنەی بیکوژی ئێوە چییە؟ مەسەلا تۆ بچی بنکەیشی ڕۆشنبیری داگیر بکەی بەبێ ئیجازەی دادوەر. ئەی ئەمە چییە؟ اینجا بۆیە ئەو وەرگرتنەوەی کە ئەو خەڵکی تر ئاڵێت مەسەلا فڵان شوێن وەرەگرمەوە ئێمە واناڵێن ماڵێن شار تەسلیم ئیرادەی
هاوڵاتیانەکەینەوە هەر شارێ بێ هەولێر بێ سلێمانی بێ دۆک بێ زاخ بێ یعنی چی تەسلیمیەکەینەوە یعنی ئەوەی ئەمنیەتی ئەپارێزین یعنی ئەوەی بازار قۆرخ ناکەین باش بۆ ئێوە ئەوەی دروشمەکەیوان هەڵناگرن بۆ نمونە لە سلێمانی ئەخر ئێمە بڕوامان بەو تەفشیرە دیکتاتۆریە نییە ئێوە بڵێن ئێواڵێن بۆ نمونە دەسەڵاتی تاکڕەوی هەیە لەوێن دەرو بۆ نمونەڵێ حزب دەسەڵاتدارە و پارێزگار هیچ دەسەڵاتێکی نییە ئێوە دروشمی ئەوان هەڵگرن ئەوان هەڵن کۆتای پێدێنین ئێوەش لە کۆتایی بەچیەن کاکۆوان لەوان بپرسە ئەگەر مەبەست ئەوەیە یعنی کۆتایی بە قۆرخکردنی بازار لەلایەنی شێتی نیشتیمانی کوردستانەوە بێن نشی زۆر باشێمە دەستخۆشیان لێکن ئەگەر کۆتایی بەو ئیرهابێنن کە لە سلێمانی هەیە ئێمە دەستخۆشیان لێکن ئافرین ئەگەر کۆتایی بەو نائەمنیێنن کە لە سلێمانی هەیە ماڵین هەر بژیت ئافرین بەڵام کۆتایی بمانێنن ئەمە بەسەڵ ئێوە دەسەڵاتی خۆسە پێنن مسببی ئەمانەی کە من باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆ خەڵکی سلێمانی نییە بۆیە ئەمانە توانایی کۆتایی پێهێنانیان نییە مەبەستیان لە کۆتایی پێهێنانەوەیە لە خۆشخەیاڵی خۆیانە کۆتایی بە پارتی دیموکراتی کوردستانیانە جاوەڕێک ئامانجەکەیە ئەوەی ئەوان دەڵێن ئەوەیە ئەوە ئینگلیس پێڵێ wishful thinking ینی خۆشخەیاڵی ئەوەی هەنێک کەسێک لە خەویاشتە بینێ بە خەوی بینێ بە خەو بەس ئەوە خەوێکە هەرگیز نایەتە دی ئەوەی کۆتایی بە ئێمە بێنن باشە بەڵام ئەوان ئەڵێن دەسەڵاتی خۆسە پێێنە ئەم شانە هەمووی بەرامبەر ئێواڵێن باشە کاکۆوان من باسی کابینەکانی پێش ئەوان بۆ ئەڵێن خۆسە پێێنن ینی شتێکیان بینیوە لە ئێوە لە دەسەڵات لەگەڵ ئێوە بوونا باشیڵێن خۆسە پێ باش ئۆکەی ئێمە گریمانەیەک داڵێنی لێرە گریمانەکە ئەوەیە هیپۆتێزە بڵێن بە ئینگلیزی گریمانەکە ئەوەیە کە پارتی حیزبێکی خۆسە پێن باشە چەند کابینەیە کە بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت باش ساڵێک تەجروبەت وەرنەگرت لێوەی فێر نەبووی دوان وەرن نەگرت سێ وەرن نەگرت دە وەرن ئەکەی تۆ ئەم تەجروبەیە وەرگری بڵێ کاکە ئەم پارتیە حیزبێکی خۆسە پێنە و من ئامادە نیم لەگەڵ یا بچمە حکومەوە باشە ئەمان خۆیان لە حکومەکەیە لەگەڵ ئێمە بوون ئەگەر نظامێکی خۆسە پێیان هەبێت خەڵکی کوردستان حەقی خۆیەتی بڵێ ئێوە بەیەکەوە خۆسە پێن بوون بە کۆمەڵی وێگرت و شۆ ئەوان ناو کابینەکانە هەبوون نظامی خۆسە پێن ئێمە نظامێکی خۆسە پێن نین ئەمان یەشێتی نیشتیمانی کوردستان ئەو کەوادرانی کە نردوویەتی ناو حکوومەتەوە بە جێگری سەرۆکی حکوومەت و تیمی ویزاری و ئەمانیانەوە ئەمانە توانای جێبەجێکردنی ئەو ئەرکانیان نییە کە لە سەرشانیانە ڕائەکەن لە مەسئولیات بەڵام ئەوانێ سەرداوەشتی زیاترەکەن بۆ نمونە ئەگەر ئەو توانیان نەبێ داوای سەرۆک وەزیرانەکەن ئاخر خۆ بە قسەی خۆیان نابێت تۆ نەتوانی وەکو جێگری تۆ پۆستی جێگری سەرۆکی حکوومەتە هەبوو بێ نەتوانی بەڕێک و پێشی و مارەسەی بکەیت بتۆری هەستی بچی لە سلێمانی دابنیشیت لە جیاتەوی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە بە جورئەتەوە قسەی خۆ بکەیت لە ڕێی سۆشیال میدیا و فەیسبوک و ئینستاگرامەوە لە سلێمانیەوە تۆ سیاسەت دەکەیت و بەشداری حکومڕانی لە هەرمی کوردستانەکە ئەوان وایان کردووە ئەی کاک قوبات ئەوەی نەکرد ئەی نەسۆ سلێمانی دانەنیش نەتۆرە ماوەیەکی دوور و درێژ باشە یعنی باشە ئەمە نظامی خۆسەپێنی پارتیە وای کردووە یان بێکەفاعەتی جێگری سەرۆکی حکوومەتەکە ینی کەفاەتیەوەیان نییە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەربگرن ئەوە بە دەنگەکان بڕیار بە لەسەرەوە چونکە ئەگەر من لەو پێشوتم ئەبێ بە قسەکەی هی برای زۆر بەڕێز و خۆشەویستمان کاک مەلا بەختیار نازانم بیرێ هەبێ باڵێ چەند ساڵی لەو پێشوتی ئێمە یەک کورسی بێنین سەد بێنین هەر یەشێتین معناوی ئێمە هەر دەسەڵاتمان هەیە ئێستا شەروە ئێستا شەروان نازانم ئەوە بێ لە خۆیان پرسی بەڵام منی ژەواڵێ منەڵێم ئینسان ئەگەر لە پێش هەڵبژاردنە کۆمەڵی تەسریحاتی سیر و سەمەرەیە معناوی ئەسڵ هەر بڕای بە هەڵبژاردن نییە با ئەوان دەنگی پێویست بێنن ئێمە بە دوو دەست هەموو نظامی حکومڕانی هەرێمی کوردستانیان پێشکەشەکەین بەڵام ببیێنن بەبێت تەزویر بەڵێ ینی سەرۆک وەزیرانیان ئەدەنێ ئەگەر یەکەم بوون ئەوە خەڵکی کوردستان بڕیار لەسەرەوەیە خەڵکی کوردستان لەو ڕاستیەتی ئەگات کە تۆ نەتوانی شاری سلێمانی بەری بەڕێوە نەتوانی زبڵ لە سلێمانی کۆکەیتەوە زبڵی کۆڵانەکان ئێستایی بۆ ناتوانن ئەوە بێ لە خۆیان پرسی نازانم ئێوانش دەڵێمە زۆر بەباشی بەڕێوەیە بین ئەخە من خەڵکی سلێمانیم کا کۆوان من لەوێ ئەژیم ئێمە ئەناڵێنین یەکێ لە مشکلەکانی سلێمانی هەتا ئێسش مەسەلی زبڵە
یعنی کارێکی ئەوەیە کاگاری بەڕێستان پارتین و ئەڵێن ئەناڵێنین یان بەڕاستی من خەڵکی سلێمانیم لە پێشەوەی پارتی بم من پێشەوەی هەر شتێ بم کوردم جارێ باوە بڵێم باش دوای کوردبوونم خەڵکی سلێمانی شارەکەی خۆم خۆشوێ سلێمان چێتی شەکەم بەڵام دوای ئەوە پارتی نەک ئەوەی من حەزم لێ بێ خەڵکی سلێمانی بێ بە خزمەکاری پارتی جەنابی سەرۆگە فەرمێ ئەڕێ ئێمە خزمەتکاری خەڵکین ینی پارتی دیموکراتی کوردستان من کە ئەمەی کە ئێڵێم ئەمە تەعن نییە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هاوڵاتیەکی خەڵکی سلێمانی ئەزانێ وەزعی کۆکردنەوەی زڵ و خاشاک لە سلێمانی چۆنە باشە تۆ نەتوانی ئەوە بکەیت تۆ نەتوانی حکوومەتە ئەوان حکوومەت ئەی باش محافظێت نییە لەوێ شارەوانی نییە لەوێ شارەوانی لە محافظ بکەن شارەوانی ئەو ئیشی شارەوانیە شارەوانی لەژێر دەڵسەڵاتی ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستانەیە با بەواز لە حکومڕانی بێنە لە هەموو شتێ تۆ ناتوانانی زبڵ کۆکەیتەوە ئێساتەوە کورسی سەرۆکی حکوومەت وەرگری کەواتە ئەتەوێ بڵێ دەسەڵات لەوێ دەسەڵاتی حیزبە 100% وایە لە سلێمانی دەسەڵاتی حیزبە خەڵکی سلێمانی شایانی ئەوەن کە حکوومەت ئیدارەی شارەکەمان بکە نەک حیزب کەواتە کاکەڤاڵەو بەکە گوتت بێ دەسەڵاتە وانە بەڵێ وایە دەسەڵاتی مەسئولێتی مەڵبەندیشی نییە نا نیەتی نا ئەی کەواتە چێم شارە بەڕێوە یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی لە مەرکەزێکەوە بڕێچێ کە لە سلێمانی شوێنەکە ئێمە پێڵێن دەباشە لەوێەوە بەڵێ دائیرەکان شیسنی دائیرەکان کاکۆڤان ئەو من نمونەیەکە بۆ چەرمەوە ئەو داهاتی کە چێ بۆ دایرەکان مەسەڵ دایری کارەبا بڵێن پارە کۆکاتەوە باشە مەسئولێکی زۆر گرنگی یەکێتی زۆر بەدەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە ئەگرێ لەوەی کە ئەم پارەی کە ئەم دایرەیە کۆی کردوتەوە بیبا لە بانک داینێ لە حسابێکی حکومی بۆی حکوومەت ناتوانێت تەسەڕفی پێوە بکە ئەینێرێتەوە بۆ ئیداری گشتی بە کوردیەکەی بۆ مەکتەبی کارژێڕی و دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان باش کەواتە ئێستا قاچاقچێتی ئەم شتانەی کە باسەکرا بۆ نمونە ئێستا ماوەدە سلێمانی ئەی قاچاقچێتی ئەگەر لە سلەیمانی نەمابێ سەیری ئەو داهاتەکە کە طبعا حکوومەت کە سەیری داهاتەکە تەخمینەکە ئەو تەخمینە لەسەر ئەساسەکە من و تەبێژی حکوومەت نیم بۆیە ناسمە قوڵای و مۆزوعەوە بەڵام خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی بە تایبەتی پێویستە لە خۆی بپرسێ بۆچی ئەم داتایانەی کە لە سلێمانیەوە ئەدرێن بۆ وەزارەتی دارایی بە هیچ جۆرە دەقیق نین بۆ ئەوە قاچاقچێتیە چونکە سێریکە نەخێر دەقیق نییە یعنی با من نێڵم کاگاواتی شێخ جەناب لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیا من خۆم جۆم لێ بوو بە ژۆی خۆم کە وتی باسی ئەم داهاتانی کرد ئەوەی کە شەفاف نەبێ لە سلەیمانیە داهاتی ناوخۆیە یعنی ئەوەی ڕسومات و ئەوەی مەرزەکان و لەو شتانە جگە لەو قاچاقچێتەیە کە ئەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیداری گشتی شەریکە لەگەڵیە ئەوەی باشە خەڵکەکە چ تاوانێکی هەیە خەڵکیش تاوانێکی نییە خەڵک بۆتە قوربانی لە نەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانیە کێ ئێمە دارە پارتی دیموکراتی کوردستان قبولتان نەکردەوەی کە لە سلێمانی هەیە مشکلەکە ئەوەیە ئەوەی لە سلێمانی کە تۆ قوبوڵی ناکەی ئەتوانی هیچ متۆدێکی تر نییە جگە لە چوارچەوەی مەدەنی مەسەلا ئەتوانی بە مناقەشە بمفاوزە بە کۆبوونەوەکردن لە ئاسی ڕۆشنبیرانە بە نووسینی وتارێک مەسەلا لە ئاسی ڕۆشنبیرانە بە چاوپێکەوتنیە لەگەڵ کەسێکی وەکو جەنابێ ئەمانە بڵێ ئێخۆ لەو زیاتر چیەکەی خۆشەڕەت فەنگ ناکەیانی چیەکەی باش بەڵام ئەوان ئێوە بە خاک فرۆش ئەزانن بەڵێ ئەڵێن ئەوان خاک فرۆشن تەنانەت ڕۆژ نییە 40-50 درۆنی وڵاتانی تر لەسەر سلێمانیە نەبینی بەڵێ وەڵاهی من it is a joke دەڵی ئینگلیزەڵێ ئەمە لە نوکتاچێ بۆچی جارێ هەرچی مەسەلەی خاک فرۆشە بەبەرچاوی هەموو خەرشی کوردستانە 16 ئۆکتۆبەری 2007 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێکەوتنیەکی ژێربەژێر لەگەڵ نارانی خەڵکی کوردستان ئەو کەرکووکە و هەموو ناوچەدا بڕێنراوەکانی فرۆشت باشە یعنی بە ڕۆژی ڕووناک فرۆشتی کە ئەمە لە مقابلەی بەڕێز کاک باڤڵ تاڵەبانی هەیە کە خۆی بەدەمی خۆی ئەڵێ من ئەوەندەی لە 15 ئۆکتۆبەرە ئەوەنگەی ئیمزام کۆ کردەوە بۆ ئەوەی کە ئێمە
هەموو شتێ تەسلیمی حەشی شعبی و نازانم چێ بکەین ئەمە بەشی یەکەم ئەوەی تر ئینجا بۆیە خەڵک با لە خۆی پرسێ بزانین چێ خاک فرۆشە ئەمە یەک دووهەم ئەوەی درۆنەکانی منتیقەی سلێمانی ئەو ئەحداسیاتەی کە ئەیرێت بەجێشی تورکی باش بە مخابراتی تورکی بە میت ینی کۆردینیت بە ئینگلیزی ئەو ئەحداسیاتە چێیاتێ پاراست نەیاتێ بۆ منتیقەی بەدەست پاراستنەوەیە شارباژێر ڕووماوەت بەدەست پاراستنەوەیە ئەتێ بڵێ هێزە ئەمریکانی ئەوێ هاوکاریانن ئەگەر هاوکاریان نین ئەو شوێنە دقیقانەی کە درۆنی تورکیە ئەیدۆزێتەوە هەر لە چەمچەماڵەوە بگرێ هەتا قەراخ و دەربەنی خان وەرە بۆ شارە زور و شارباژێر هەتا منتیقەی پشدەرکە هەمووی بەدەستێشێت نیشتیمانی کوردستانەوەیە یەشێکیان پاراستن بوو دوانیان پاراستن بوو سییانیان پاراستن بوو ڕۆژانە درۆنی تورکیەت لەو منتیقایە ڕۆژانە جێبی سێبین ئەو ڕۆژانەیە کە جۆبیسیە بین یەشێتی نیشتیمانی کوردستان لە ناڵی ژیاو لە بزماریش لەم لاو مجاملەی پکەکاکە لەم لاو مجاملەی پکەکاکە دەردی فارسەکە لە سینە میزانێ وەسیشون خۆی بە ئینسانێکی زۆر نیشتیمان پەروەرە زانێ وڵێ ئێمە پشتیوانی لە بەشەکانی تری کوردستانەکەین بانێک و دوو هەوا ئەمە لەفزی وا ئەڵێ بەڵێ لەفزی وا ئەڵێ لەم سەریشەوە مەمنونی تورکیاشە بەس مەتاری سلێمانی بکاتەوە بەڕووی the Turkish Airlines بۆیە ئەمە هەڵخەڵەتانی خەڵکە ئەمە چاوکردنە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە ڕاست نییە باش ئەوەی من لێکم داوەتەوە لە وەڵامەکەی بەڕێستان هەستەکەم بڵێ یەکێتی ڕێکەوتنێکی ژێر بەژێری هەبێت لەگەڵ تورکیا بڵێ ئەگەر نیەتی کاکۆڤان ئەمە حداسیاتە چێ یا بە درۆنی تورکی چێ یاتێ قابلی ئێران بیاتێ چکەمە دیوارمان بە دیواری ئێرانەوەی من خۆم لە سیتە گەژیم شار باژێڕە ئەچێ یاتێ چێ ئەم زانیاریانە بە مێتی تورکی ئێستا اینجا خۆشەوەیە ئەیانوت ئەمەی بادینان هەمووی پارتیە پارتی پێش جێشی تورکیە کەوێ واکە وەکوی جێشی تورکی هەنگە جێشێکی بێتەجروبە بشکۆلانە بێ پێویستی بە ئێمە بێ ئێمە پێی بڵێن وەرە بۆ چۆ بڕۆ بۆ چۆمەڕۆ ئەمەی سەیسایەق و ئەمەی شارباژێرش هەر خەتای پارتیە با خەڵکی سلێمانی خۆی بڕیار لەسەرەوە بە باش پزیشکیان دەڵێن پارتی داوایەکی کردووە لە یەکێتی لە پزیشکیان کە نەچێتە سلێمانی بەڵێ ئەمە ڕاستە وەڵاهی جارێ من خۆم بە شخصی لەو کۆبوونەوەی نەبوو ئەمە یەک ئەو کۆبوونەوەیانەش کۆبوونەوەی پرۆتۆکۆڵین من پرسیارەکەم ئەوەیە چێ لەو کۆبوونەوەی دانیشت بوو ئێمە وەکو پارتی داوا بکەین لە پزیشکیان ئەم داوایی لێ بکەین ئەمیش ڕێکۆردی کردووە یان نووسیبێتی وەکو ملاحەزە دوای چۆتە دەرەوە بە خەڵکی تۆ خەڵچینەوە ینی پارتی داوای کرد لە پزیشکیان ئەو ڕەفزی کرد ینی چێوە ئاڵێ و لەسەر ئەساسی چی کاکۆڤان قوبات تاالبانیە هەر کەسێک بێ هەر کەسێک ئەگەر کا قوبادا بۆچی نایەتە سەر منبەر بە دەنگی بەرز بڵێ من لە کۆبوونەوەکە دانیشت بووم بۆ نمونە ژۆم لێ بوو کاک مەسرور بە زمانی شیرینی فارسی بە ئاغای پزیشکیانی وتی ئێمە حەز ناکەین تۆ بچی بۆ سلێمانی ئەگەر وایە بۆ کا قوبات نایەتە سەر منبەر و قسێ بکە ئەو کاتە پزیشکیانی شایەتێتی بەڵام دیارە شتیوانە بووە ئەمە شتێکی هەڵبەستایی بینی خۆیانە باشە ئەجا بمبورێت خوا بە ئەوشتاوەکەم ئەگەر شتێکی وا هەبوایە ڕێ سەرۆکۆماری ئێران خۆلێ من ناترسێ کاکە سەرۆکۆماری وڵاتێکی زۆر بەهێزە لە پرێس کۆنفرانسیەکە بە شێوەیەکی زۆر شیرین ئەیوو کاکە من لەلایەن هەندێک لایەنەوە داوام لێکرا بوو کەنێن بۆ سلێمانی بەڵام لەبەری من حەزم لە یەک ریزی و نازانم چی بینی ئەم هەرێمە هەیە بۆی هەر هاتم پزیشکیان هیچ قسەی وای کردووە بۆ هیچ سەحافەیە قسەی وای کردووە لە وتارێکان نووسێتی باشە ئەو زمانە زبرێکە نەک بڵێن زمانە زبر ئەو هێرشێکا کێتە سەرێکێتی بە تایبەتی یەکێتیە کاتە سەر پارتی کاتە سەرێکێتیوانە دڵێمانە تەنها بۆ هەڵبژار بنا ڕێک کەوتون ئەوە هێرش بکەنە سەرێکتری بۆی خەڵکەکە بچێتە سەر سندوقەکان دەنگدان ئەگەنا وەکوتر هیچ کێشەیەکیان نییە وەڵاهی زانی ئێمە لەو ژۆرە حیزبانە نین زۆر جاری ژووتومانە ئێمە حیزبی فەیسبوک و ئینستاگرام نین ئێمە ئەگەر شتێکمان هەبێ لەگە لایەنێکی سیاسی حەزمان لێ لە دەوری مێزێکی مفاوزە ئەوان حیزبی فەیسبوک و ئینستاگرامن 100% وایە یەکێتین نیشتیمانی کورد یەکێتین نیشتیمانی کوردستان حیزبی فەیسبوک و ئینستاگرامە نەکەرێشێتی
حتى هەنێ لایەنی سیاسی تر هەیە لە سلێمانی کە حیزبی پۆپۆلیستن ئەوانەش هەر ئیشیان ئەوەیە ئێمە ڕێکەوتنی بنە مایەکەم قسانە ئەکەیت بۆ نمونە حەزبی فەیسبوک و ئینستاگرام لەسەر ئەساسی ئەوەی نمونەیەگەێنمەوە مەسەلە بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بوو تا ئەم لەحزێش بڵێ هەندێ مەسائل هەبوو کە ئەوە مواضعی دەوری مێزی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە نەک فەیسبوک و ئەو نییە شۆرت ڤیدیۆی کوور دەگرن ستۆری پیاڵەن چی پیاڵەن تۆ جێگری سەرۆکی حکوومەت هێبی کێشەیەکی گرنگ هەبێ هی ئاو بۆ نمونە هی ڕێگەوبانی کارەبا شتێ موچە یعنی لای ئێوارە سەعات 6 بۆ خۆشێرینکردن لە ئینستاگرام و فەیسبوک باسیەکە یاچی لەگەڵ سەرۆکی حکوومەت و تیمی وەزیرەکەی خۆت و وەزیرەکانی پارتی و ئەوی گۆڕان و ئەمانە دانیشن بە جددی مناقەشەکەن کامیانەکەی ئەمە یەک دووهەم زمانی ئێمە زمانی زبر نییە ئێمە یعنی فەرمایشتێکی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەیە کاڵەیە یعنی هەتا لە کوبوونەوە من خۆم لەوێ بووم خۆم لە کوبوونەوەکەی بووم جەنابیان وەکو ئامۆژگاری بۆ کاندیدەکانی پارتی فەرمووی ئەگەر هات و خەڵکی تر هات پۆستەرەکانی ئێوەی دڕاند نەچن پۆستەریان بدڕێن ئەگەر بینیتان کە پۆستەرێکی ئەوان کەوتووە پۆستەرەکە هەڵگرنەوە بیان هەڵواستنەوە جاواکەن ئەوەی کە پارتی بێ نابێت لە قسەی سەرۆک مەسعود بەرزانی دەرچێت ئیتر بە میزاجی شخصی شتێکی ترەکە و مۆزوعی ترە بەڵام سیاسەتی پارتی فەرمایشتی جەنابی سەرۆک زۆر باش گەچێتیش گلەی ئەوە کاڵ لە جیاوازی لە خزمەتگوزاری هەیە ئێوە خەتای چێ خەتای چێ ئەوانە لەوانەیە بڵێن حکوومەتەوەکە حکوومەتەوەکە کاکۆڤان ئەو داهاتی کە لە سلێمانی بێت بۆ خەزێنەی هی وەزارەتی دارایی دقیق نییە وڕێگری ئەکەن بۆ تەدقیقیش ئەمە دوو سێهەم ئەوان خۆیان حاکمی یەکەم و ئەخیرن لە شاری سلێمانی ئیتر بۆ خەتای کام حکوومەتە حکوم ئەوان دەڵێن خەتای حکوومەت یاریمی کوردستانە جیاوازی لە نێوان شارەکانەکە ئێمە جیاوازی با من خۆم دەکەم بە سەرفەشی حکوومەت لەبەی من و تەبێژی حکوومەت نیم بەڕاستی خۆیان و تەبێژی خۆیان هەیە بەڵام مەسئول لەقی لە سلێمانی جیاواز بە شارەکرێت بەڵێ جیاوازی ئەکرێت بەڵام جیاوازیەکە لە هۆکارەکەی لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک مەبەست لەوەیە داهاتی خۆی لەوێ سەرف ناکە نەک هەر ئەوە ئەم منطقەی جا کردوتەوە لە هەرێمی کوردستان ناوی ناو زۆنی سەوز یعنی من خۆم حکومی خۆمەکەم و یعنی هەنگاویشی سەرکێشانەی ناوە لە جیاتێوی بەشێک بێ لە هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور چەند جار و توێتی ئەڵێ من دەرفەتم ئەوێ بۆی خزمەتی سلێمانی بکەم من نمونونەکەم بۆ هێنایتەوە لە ئەوڕی قسەکانمە ئەو پردەی لە هەڵەبجە دروست کرا ئەو شتێکی خراپە بۆ خەڵک ئێستان تێژیان نا ئیستیفزازەکرێن لە سلێمانی ئێوە ئێمە محاولە ئەکەن ئێمە ڕابشێشنە ناو شەڕێک لە ئاستێکی زۆر نزمە ئەوە نییە زمانی زب و تەشیر و ئەمانە بەڵام ئێمە ممکن نییە بچینەوە ئاستە نزمە یەک شت هەیە بەس کاکۆڤان هەندێک شتم بیست گوایە لە بەردەم لە قوانە هەندێک ئیستیفزاز بێەوە کراوە بە پۆستەر و ئەمانە ئەو شتانە هەبوو ئەزانی ئێمە جارێ باشێکە بێڵم یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی هەرچی شوێنی استراتیژی هەیە لە کۆمپانیەکان ممنوعی کردو کە بیا بەلایەنێکی تر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەمە دیموکراسیەکە یەک هێشێتی بڕای پێێتی لە بەردەم لە قیچوارە یەک هینی گەورە هەیە یەک لەو حیبڵێنی ئەلام ئەم دیوە دیو بۆ خۆیان داگیر کردووە مەسەلا ئێمە ئەمان ئەیانەوە ئێمە ڕاشێشتن ناو شەڕێکەوە کە وەکو هەیە ئینسانێکی کە لە سومعی خۆیە ترسێ لەگەڵ ئینسانێکە دەمەقاڵەی بێ کە لە سومعی خۆی ناترسی هەر بۆشی مهم نییە یەک ملێنجنەوەی پێبن بە خیاڵیان نایە ئێمە سومعەمان هەیە ئێمە ناچینەوە مستەوایە بەڵام یەک شت حەزەکەم ئەوان نییانە ئەگەر یەکێک لە سومعی خۆی بترسێت ناچێت بڵێ ئیستیفزازی خەڵکی تر بکە بۆ نۆعە چکڵێ ئەگەر ئەویش کردی بەرامبەر بە من ئەو کاتە من شەرمەکەم وەکو ئەوایە ئینسانێکی بە حورمەت ناچێت بڵێنجنێ و بە دایک و خوشتی یا باوشی کەسێک بە لەبەر ئەوەی حەزی لێ نییە خەڵکی تریش جنێ و بە خوشک و دایک و باوشی بن ئەوە ئەجا بەس یەک نقطە ماوە حەزم کرەوە بڵێم ئەمە کورد بێ سپاس زۆر کورتە ئەمە مەسەلەی بڵێن ئیستیفزازی لەفزی بەڵام یەک شتی تر هەیە ئەگەر یەکێک بێت عەدامان لێ بکە
فيزيكلي بعسكري یا بە توندوتیژی لە یەک کەسی قوبوڵ ناکەی لەسەر ئەم عەرزە لە سلێمانیش بالذات سلێمانی و بالذات لقی چوار مستحیلە شتیوە ئەمە تهدیدە بۆ ئەو کەسەی کە بێوێت توندوتیژی بەرامبەر یەک کادری پارتی لە سنووری لقی چوارە بەکاربێنێ یەک دانە چەند کورسیە هێنن بە کورتی بەسراوەتەوە بە لەسەر ئاسی هەرێمە فەرمووی بە سلێمانی ئەو بەسراوەتەوە بە ڕێژەی بەشدار بووان بە تەقریبیش نازانن بە تەقریبیش ناتوانم قسە بکەم بۆی ڕقم لێنێم لە خۆمەوە بەڵام سەرکەوتنی گەورە بەدەستێنی سپاس بۆ خەڵکی سلێمانی ئەم جارە بچێتە سەر سنووقی دیگنان بیری لێ کردوێتەوە و ئێمە هیوادارین دەنگ بابە یەک ساح لێ بابەوە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لەقی چواری پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.